خدا بێوێ بداوی شانم بە چاوتروکانێ لا دەباشانم وێدم هەیە بە حەق تەعالا بە فیڕۆ ناچێ قوربانی دانم بە چ شتێکی ئەم شارە معجیبی خۆت؟ بە باشیەکانیان بە تێکەڵیان لەگەڵ خەڵکە بە دڵسافیان بە ڕۆشنبیریەکەیان. ئەمڕۆ زۆر جوان خۆت گۆڕیوە وەکو جەژنێکی نەورۆز و ئەوانە وایە؟ بۆ ئەم ڕۆژەوات لە خۆت کردویان زۆربەی کاتەکان یان لە بۆنە و مناسەبەکانە؟ زۆربەی کاتەکان لە بۆنە و مناسەبەتەکانە هەر ئاوا بۆن و نەڤیسیڤاڵەکان. ئەو ڕەنگ و شتە چێ بۆ تەڵەبێت؟ بۆ تەڵێ خەڵک زۆرە لێ جوانە یان فیدباکەکان چۆن؟ جوان نەبێت لەبەری ناکەین بێگومان زۆر جوانە کوردی ڕەسەنی خۆمانە کوردەواریە. باشە زۆر باز لە خواردنی خۆشی ئەم شارە ئەکرێەوەوانە تۆ حەزت لە چه خواردنێکێت؟ زیاتر یاپراخ بەڵپینە و دۆینە و هەمووی ترخێنە و ئەو خواردنە کۆنانە. لە ڕووی تەندروستی شەو هەستەکەم ئەوانە لەم فاسفود و خواردنی خێراوان بێگومانەوە وەڵای خواردنە کوردەواریەکان ئەو کاتێکە خەڵک ئەو خواردنانەی خواردکوانە خۆشیەوەنە زۆر بۆ ئێستا زۆربەی ڕۆنە و شەوریە و خوێیە و چوزانە هەموو شتەکانی وەکو ئەوسا تەندروست نییە. قەت نەبووە بە باڵای سلێمانیە هەڵبەی شعرێکی بۆ بنووسی چوزانم گۆرانیەکی بۆ بڵێ ناشتی وا قەت ڕووی نەداوە لە ژیانتە؟ من خۆم شعرم زۆر نووسیوە بۆ سلێمانیشم نووسیوە بەڵام ئێستا لەبەرم نییە ئەوەی سلێمانی. هیچ شارێکت لە خەیاڵان نییە؟ شعری خۆم باش شعرەکانم نیوەی لەبەرە چۆن تۆزێک یەک دانەیە دوانم بۆ بڵێ ئەڵێ خدا بێوێ بداوی شانم بە چاوتروکانێ لا دەباشانم وێدم هەیە بە حەق تەعالا بە فیڕۆ ناچێ قوربانی دانم